بێگومان داگیرکاری وەک پێک هاتە وەک هۆکار بەبێ هۆکار نییە، چکە هەموو ڕووداوەکان دیاردە و فاکتەری خۆی لەگەڵایە، کەواتە داگیرکاریش بەشێکە لەم حاڵەتە. بۆیە ئەوەی لە باشووری کوردستان ڕووەدا، ئەوەی لە هەر پارچەیەکی تری کوردستان ڕووەدات بەبێ هۆکار ڕووی نەداوە و ئێمە وەکو تاکی کوردی، وەکو سیاسەتی کوردی، وەکو پێکهاتەی نەتەوەی کوردی بەشێکین لە هۆکارەکانی ئەنجامدانی داگیرکاری بەسەر نەتەوەکەمانە، بەسەر گەلەکەمانە. بۆیە من پێم وایە دەبێت ئێمە پێش ئەوەی قسە لەسەر داگیرکاری بکەین، قسە لەسەر هۆکارەکان بکەین. هۆکارەکان گرنگن لەکوێ بیان بڕین، لەکوێ بیان قرتێنین. ئەو فاکتەرانی ئێمە ئەیدێنە دەستی دوژمنەوە، ئەیدێنە دەستی داگیرکەرەوە، ئەو فاکتەر و هۆکارانە لە یەک جا بکەینەوە، دایان بڕین بۆی نەیارانی گەلەکەمان نەتوانێت داگیرکاری ئەنجام بدەن. بەشێکی ئێمە خۆمانین، بەشەکەی تری سیاسەتی ناوچەیی و بەرژەوەندیە ئابوووریەکان و لەگەڵ ئەوەشە حتمەن مێژوو ڕۆڵ و کاریگەری هەیە لەبەرەوەی ئەو نەتەوانەی کە ئێستا کوردستانیان بەسەردا بەشکراوە، پیان وایە ئەوە کوردستان خاکی ئەوانە، ئەمەش مێژوو تەحەکومی پێوەکە لە مێژووە ڕووداوەکان چۆن ڕووی داوە، چۆن کاریگەری دروستکرد تا ئێستا کە درێژ بووەتەوە. بۆیە پێویستەکە ئێمە بەم ڕێگایە بیر بکەینەوە، نەک بە ڕێگایەکی عەقلانی بیر بکەینەوە لەسەر بنەبڕکردنی هۆکارەکانی داگیرکاری و خۆمان وەک تاک و وەک هێزی سیاسی لە کوردستانیشە نەبینە بەشێک لە داگیرکاری، چونکە ئێستاکە بەداخەوەڵێم بەشێک لە حیزبە سیاسیەکانی لە کوردستانی عێراق، لە کوردستانی باشوور ئەتوانم بڵێم بەشێکن لە پرۆسەی هاوکاری داگیرکاری. بێگومان داگیرکاری هەر هێز و لایەنێکی سیاسی لەسەر باشوور بۆ خۆی ئەبێتە هۆکاری بەرجەستەکردنی قەیران لە واقعی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لە کوردستانە. ئەوەی تورکیاش دێت حتمەن کاریگەری هەیە و بێبێ کاریگەریش ناڕوات. هەر وڵاتێکی زلهێز ئەمریکا کە کاتێک عێراقی داگیر کرد کۆمەڵی قەیرانی بەدوای خۆیان هێنا، هاتنی تورکیا یان داگیرکاری لەلایەن سوپای تورکەوە بۆ سەر هەرێمی کوردستانیش کۆمەڵی قەیران بەدوای خۆیان جێهێڵێ، قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری و لەگەڵەوەشە قەیرانی ناتەبایی سیاسی لە کوردستان. بێدەنگی مەترسێکی گەورەترە لەسەر زیاتر داگیرکردنی کوردستان و وامان لێکات لە داهاتوو ڕەنگە تەنها تورکیا بەوە نەوەستێ سنوورێک داگیر بکە، ڕەنگە پێدرێژکا بۆ ناودڵی باشووری کوردستان و ئێرانیش ئەگەر ئەمە بەرامبەر تورکیا ئەمە ڕێگری لێ نەکرێ، ئێرانیش ئستعدادی ئەوەی و ئامادەکاریەوەی هەیە پێدرێژ کاتە ناو خاکی کوردستانەوە بە کەیفی خۆی. لە هەموو ئەم حاڵەتانە ئێمە وەک نەتەوە زەرەرەکەین، تووشی زیانی گەورە ئەبین و لە هەموو ئەم حاڵەتانەشە قەیرانی گەورەتر و گەورەتر بەدوای خۆیانی. بۆیە دەبێت لە ڕێگای کۆمەلگای نێودەوڵەتی، لە ڕێگای حکومەتی ناوەندی بەغا و لە ڕێگای سیاسەتی حەکیمانە بەرامبەر بە وڵاتانی هەرێمایەتی ڕێگری لە هاتنە ناوەوەی هەر هێزێکی دەرەکی بکرێت کە دێتە ناو خاکی کوردستان و بە تایبەتی ئەو وڵاتانی کە کوردستانیان بەسەردا بەشکراوە. حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان، باشووری کوردستان بێدەنگن لە ئاست داگیرکاری وڵاتانی هەرێمایەتی، وڵاتانی دەوروپشتمان بە تایبەتی تورکیا و ئێران. ئەم بەرژەوەندیە هاوبەشەی لە نێوان ئەم هێزە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وڵاتانە کاریگەری دروست کردووە کە بێدەنگیەک متبوونێک لە سەرکردایەتی سیاسی کوردستان و لەسەر چوارچێوەی حکوومەتی عێراقیشە بێتە ئاراوە بەرامبەر بە داگیرکاری تورکیا بە تایبەتی. یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ چارەسەرکردنی هەموو کێشەوەی گیرروگرفتەکان بڕوامان بە حیوار و گفتوگۆ هەیە وەکو ئامرازێک بۆ چارەسەرکردنی کێشە و گیرروگرفتەکان. بۆ چارەسەرکردنی ئەوەی کە تورکیا جارێکی تر یا گرنتی ئەوە بکەین کە تورکیا جارێکی تر نێتە ناوخاکی هەرێمی کوردستانەوە، پێویستە پەکەکەش هەنگاو بنێ بۆ ئەوەی لەگەڵ دەوڵەتی تورکیا بکەونە گفتوگۆ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی کە لە نێوانیانە هەیە، بۆ ئەوەی تورکیا پەکەکە نەکاتە پاساو بۆ هاتنە ناوخاکی هەرێمی کوردستان. ئێمە پێمان وایە مەرامی سەرەکی تورکیا ئەوەیە کە پەکەکە هێزی پەکەکە لە هەرێمی کوردستانە نەیەڵێ، ئەمە مەرامی یەکەمێتی. وەکو دەوڵەتێکی گەورەی سنوورەکەش ئەلبەتە مەرامی سیاسی تریشی هەیە. لایەنە سیاسیەکان پێویستە داوا لە پەکەکە بکەن، گفتوگۆ لەگەڵ
تورکیا بکە و داواشە تورکیا بکەن بە شێوەیەکی ئاشتیانە دوور لە تونوتیژی چارەسەری کێشە و گیرگرفتەکانی خەڵکی باکوور بکە.